و قەناعەتی شەکە. دکتۆر بەر لە بەرنامەکە و لە چەندین نامەی جیاوازیشم بۆ هاتۆ بۆیە هەردوو مۆبایل و بە ئایپادەکەشم لەبەردەستایە نامەی سیر و سەمەرەم بۆ هاتووە. خانمێک دەڵێت مێردەکەم پێی وتوم ئەگەر بێت و ئەندامی زاوزەی خۆت بچووک نەکەیتەوە هەڵاقت دەدەم بەبێ ناوێنە. پیاوێک دەڵێت بڵاوی کردوتەوە لە شوێنێکە دەڵێن ناچارم جوانکاری بکەم، ناچارم دەستکاری ئەندامی زاوزەی خۆم بکەم چونکە ژنەکەم پێم ڕازی نابێت. خانمێکی تر دەڵێت من دەستگیراندارم، دەستگیرانەکەم پێی وتوم و توێتی ئەگەر ئەو لوتەو بەو شێوەیە بمێنێتەوە نایتە ماڵی من. لێرە زۆر جار ئەبێت بەهانە ئەم حاڵەتانە من وەکو خۆم وەکو بۆچوونی خۆم وەکو ئەم چەند ساڵی کە ئیشم لەم بوارا کردووە زۆر کەس هاتوونەتە لام و تویانە هاوسەرەکەم بە بەهانەیە ئەوێ ئەڵێ ئەبێ وا بکەی ئەگینا من تۆم ناوێ. من یەکسەر وەڵامەکەم ئەوەیە ئەڵێم بیشی کەیت من بۆت بکەم یا پزیشکێکی کە ئەو کەسە لە بەهانەیە لە تۆ شتێکی کە لێ ئەدۆزێتەوە ئەگەر لەبەر ئەوە ئەیکەی مەیکە. من لێرەوە پێتەڵێم واتە ڕاست ناکات یان هاوسەرەکەی ئەگەر پیاوە یا ژنە بیانوی پێگرێ بیانوە خۆی کەسەکەی ڕەفزە نەک شێوازە. هەندان خانیەکە لەو کتێبانە